بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم. بيانتان باش خوش حالم كلا خدمتانا مرو لبابتك درباري تون قطابي كان من هان بدين بزانت كارامه یەکمان پێویستە لەوەی کە بتوانین بەرامبەر هان بدەین لەوەی کە بخوێنیت. سەرەتاکەی بە پرسیارێک دەست پێکەم لەو وێنەیە دیارە وێنەکە چییە؟ لاتان دیارەوانەی چی لێ ئەخوێندرێتەوە ئەو وێنەیە؟ بەڵێ بە کۆمەڵ کارکردن بەڵێ لێرە یەکێک دەستی بەرز کرد هەرەوەزی بە تاک و بە کۆ هەوڵیان داوە هێشتا کەم زۆرە بیتن یعنی ئەو تۆپەڵە بەفرە ئاوها نەبوو تۆپێکی کچکۆکە بوو دوایی وردە گەورە بوو بەڵێ جوانە هاوکاریکردنی یەکتر لە بۆی بەرەو پێش بچین بەڵێ بەردەوام بوون دەستخۆش زەحمەتترە بوو ئافرین یعنی لەوەی کەوا شێوەکەی تۆپ و خڕە ئاسانتر بەرەو ئامانجەڕۆ جوانە دەستخۆش بەکارهێنانی هێز جوانە هەمویان هێز خۆیان بەکارهێنا دەستخۆش کۆڵ نەدان ماشاءڵڵا کۆڵ نەدانە چیتر بەڵێ هێشتا ئافرین یەک ئامانجیان هەیە هەمویان بە یەک ئاراستە ئەڕۆن ئەگەر ئێستاوە یەک لە پێشەوە پاڕی داوە یەک لە پشتەوە پاڕی داوە ئەکوژاوە وانە بەس دوای پێ بیتم زۆر باش بە ئاراستە ئەڕۆن ئەگەر نا بە یەک ئاراستە نەبیتن هەر ئەسڵەن دروست نابوو بەڵێ تیمە و یەک ئامانجی هەیە باش هەمویان بەشدارن وڵاو گەر ئەوە حەلەچ لێ بکەین باش ئەوەی پشتەوە یەکیان لە پشتەوە بووانە کەواتەوەیش بەشدارە لەوانەیە برێ دەی جەماعەت غیرە دەی ئیشەکەی ئەوەندەیە لەوانێ وانە یان دەوری ئەوەیە احتیمالە دکتۆر گوتبی دەست لە بەفری نەدەی مەسەڵەن سەرمای بۆ زۆرتر ناتوان بەڵام بەشدارە خودی ئەوەی لەوانەشە هەر زۆر ئەو تەشجیعی کردوون دیاڵە تۆپەڵە بەفرەی وا دروست دەکەین و ئەوە بەخۆشی لە پشتەوە زۆر جار لەوانەیە دەوری تەحفیز دەوری هاندان شتێکی گەورەی پێ بکرێ بەس ئەگەر بزانی چۆن بیکەی چۆن بتانی ئەو هاندانە بکەیت چۆن بتانی بزانی کە لە چێوە دەست پێ بکەیت لە چ نوقتەیەکەوە ئیثارەی ئەو حەماسەت و ئەو تەشجیع بکەیت باش شتێکی تریشی لێ ئەخوێندراوە ئایوانە بە سوخرە هاتبوون وا پێچوو بە سوخرە هاتبن یەکێک بە قامچی لە دوایەنە و تۆپەرە بەفریان پێ دروستەکە ئاوها بوو وانە پێیانەوە دیار بوو کە ئارەزوومەندانەیە لەبەرچی بەچتەوە زانی کە ئارەزوومەندانەیە لە ڕوخساریان جوانە پێ ئەکەنین جوانە کەلیماتی تەشجیعی تەحفیزی کەواتامە لە پرۆسەی خوێندن هەر خۆی پرۆسەی قورسە ئێستا هەر مامۆستا باسی کرد کە خوامان کارەبا بکوژێتەوە دەی مامۆستانە هاتبی ئینشاءڵڵە سەیارەی نازام چی لێبێ وانە لەبەر چی چونکە هەر پرۆسەکە بەخۆی پرۆسە چی ئاسان نییە لە خەو هەڵسە هەموو ڕۆژێ بڕۆ مەکتەب و واجبات و ئەگەر نەتوانی شتێک بکەی لەو پرۆسەیە لەو کارە بحەیث وای لێ بکەی ئەوە تەڵەبە وای لێبێ بەخۆشی بێتە مەکتەب ممکنە بەخۆشی بێتە مەکتەب یاوە خەیاڵە کەس خەونی ئەو هایبینیە هێشتا تا ئێستا لە خەیاڵی خۆی خەونەکی وای بینی بی ئەڵڵا مەکتەبە چۆن خۆشە کەستا هەتا ئێستا بە خەونش بینیتانە هەیە جوانە
کەواتە ئەگەر مەکتەب وای لێ هات شتێکی مشەوق بوو، شتێک بوو لەگەڵ حەز و ئارەزوەکانم بەشێکی جێی ئەگرتەوە، وای لێ دێکەوە پرۆسەکە خۆشە بیت. هەبووە یعنی لێرەش هەبووە ئەو نمونەیە، بەس لە جێیتریش کە مەسەلەن زۆر احتیمام بە تەڵەبە و شت درایە لە هەندێک وڵات، وای لێ هاتێ مەسەلەن پێنجشەم و یاخود جمعە و شەمە مەسەلەن شەمە و یەکشەم لە هەندێک وڵات ئەو مناڵە گریایە لەبم ئیلا ئەچمە قوتابخانە، لۆ ئیلا ئەچمە قوتابخانە کەینی وایە ینی ئێستامە خواخواتی ئای هەلە بالخەمیس لۆ ئەرێ هەلە بالخەمیس عوتڵە دەستی پێکرد تەواو چونکە لە شتێکی ناخۆش خۆ هەرچە نەبی جمعەدا هاتە الحەمدولله. ترافیک لایتێکمان هەیە، ئەو ترافیک لایتە ئەو 2 سەعاتەی کە لە خزمەتتانم لەگەڵتان بی لای خۆتان شەرت نییە بە ڕەنگ بیکەن، بەڵام ئەو سێشتم لە بەڕێزتان دەوێتن. یەکەم ڕەنگە سوورەکە کە چین ئەو شتانەی لەمە و دوا دەبی وازی لێبینی، یعنی لە خلالی ئەو 2 سەعات 3 سەعاتە هەندێک شتە خوێنین یا فێر ئەبین، وامان لێ ئەکات کە بڕیار بدەین لەمە و دوا چیتر ئەو شتانە نەکەین. لەبەرەوە لە ئەسنای شەڕح، لە ئەسنایەوەی کە بابەتەکە ڕوون ئەەکەینەوە، هەر شتێک بە خەیاڵت داهات لای خۆت کە ئەمن واز لەو شتە دەینم، لەمە و دوا ئەو شتە تەطبیق ناکەم لە کاتی خوێندنە، لە کاتی دەرزگوتنەوە، ئەو شتە ناکەم لەگە منداڵەکان لەگە قوتابیەکان، ئەوە لە چی دابنێ؟ لە بازنەی سوور. بازنە زەردەکە یاخود ئیشارەی زەردەکە ئەوەیە کە شتانێک ئەەکەیت جەنابەت ئێستا وەکو مامۆستا و شتانت تەطبیق کردووە، بەس فێرە شتێک بووی کە ئەڵەی ئەتوانی باشتر بیکەی، شێوازەکی تر بدۆزیەوە کە ئەو شێوازە بەکاربینی لەمە و دوا بە باشتر، ئەوە لە زەردەکە دابنی. سەوزەکە شتانێک تا ئێستا نەتکردووە، بەس لەو 2 سەعاتە شتێک هاتە خەیاڵت وەکو فێربوون، ئەڵەی وەڵا لەمە و دوا من ئەو شتە ئەەکەم لە ناووانەکانی خۆم ئەو شتە ئەنجام ئەدەم، ئەوە لە سەوزەکە بینوس. ئەگەر بەو سێ شتە دەرچوون بە یەکێک لەو سێ شتانە شەرتێ هەمووی لەو 2 سەعاتە، کەواتە لێرە کاتمان بە فێڕۆ نەچووە توانیمانە شتێک ئەنجام بدەین. ما هو التحفيز؟ هاندان چییە؟ ئەگەر هەر 3 یا 4 تقریبا با 4 ئەو 4 ئەو 4 بە ڕێزە لێرە تا چەند دەربوو ئێرە بوو باش، ئەو 4 بە ڕێزە هەتا ئێرە مناقەشەیەک بکەن، ئەو 4 هەتا ئێرە، ئەو 4 هەتا ئێرە ئەفان، ئەو 4تان زەحمەت نەبی، ئەو 4 ئەو 4 ئەو 4 هەتا ئێرە لەگەڵەوان زەحمەت نەبی، ئەو 4 تا ئەو بەڕێزەی لێرە ئەو مناقەشە، ئەو 4 ئەو 4تان ئەو 4تان ئەو 4تان ئەو 4 باش. پێناسەیەکی تەحفیزم لە بۆ بکەن، یعنی بە مناقەشەیەک بڵێن هاندان چییە، مۆتیڤێشن چییە، تەحفیز چییە؟ لە خراپەوە بۆ باشتر. هەندێک جاریش ئەگەر لەسەر ڕایەوە بەڕێزە لە باش لە بۆ خراپ، لە خراپ لۆ خراپتر، ئەو شەوی دەستان خۆش خەینە سوپاستانەکەم لە بەرکات. هاندان يعني الإنسان لأداء العمل ذاتية أصلي يعني هاندان تيا ولا برامبر بكي تبكى خوي هذا. أما أجر هاندان أو هابو همو روجه من دبي بكركي خوم بلهم درس بخوينا وربا درست بي بلهم أو ناكا هند هەموو ڕۆژ بە قوتابیەکانی خۆت هەموو ڕۆژە دەستی بگری و هەر بخوینە ئاوها بخوینە ئەوها ئەکات و هانت نەدا. هاندان ئەوەیە کە وای لێ بکەی ببتە ئۆتۆماتیک، ببتە ذاتی، شتەکە خۆی حەزەکەی لا دروست بی، ئەو ڕەغبەیە لا دروست کەی وەکو تۆپە لە بەفرەکە. تقریبان ئێستا تۆپە لە بەفرەکە هەروایە کە بەس کەمەکو ئەوە خۆ ئەگەر تازە گەیشتە يعني ئەوە بی منحەدەر بیتن بەرەو لێژای بی چی لێ دێ تا لێ دێ گەورابی. هاندان ئەسڵ لە هاندان ئەوەیە کە ئەتو
دافعێکی ذاتی دروستکەی ینی پاڵنەرەکی خود لە ناوە دروست بیتن کە وای لێبێ ئەو ئیشە بکە ئەمە پرۆسەکەمان و ئێستا باسەکەمان لە باسی خوێندنە وا لە بەرامبەر بکەی وا لە قوتابی بکەی حەزی بستە خوێندن خۆی بخوێنی نەک هەموو ڕۆژێ بە دەفع هەموو ڕۆژێ بە پاڵنان هەموو ڕۆژێ بە پاڵنان ئەوە ناکا هاندە ئەوە کورتەکەی ینی بەس لەسەر ئاستی خوێندن وصول الطلاب في المدرسة إلى حالة شغف تلهف سرور بتعلمهم وإيصالهم إلى مرحلة التعلم دون تذمر أو شك وای لێبێ حەز و ئارەزووی خوێندن بی وای لێبێ بەبێ شکات ئۆی دیسان مەکتەب ئەو چ بوو هەموو ڕۆژێ هەزار دوعای لە مامۆستای بکە لە مەکتەبێ بکە ئینشاءڵڵا یەک مەکتەب نەمینێ خوایەنەوە و یەک بێتن نازانم چی هەرچی مەکتەبە حەز و ئارەزوانەی تەڵەبان و دوعایەکانیان یانی ئەگە عومرەش بکە لەو هەندێک عومرەیەکە دوعایەکی ئەوە لەسەر مەکتەب و ئەوەی بکات ناوە تەذەممر و شەکوا و دائیم بێزاری و چیەوە و تا نابی ناڕەحەت ناخیندرێەوە 12 ساڵ و 16 ساڵ و ئەو بە چ تەواوە بی ئەوە تعزیبە ئەشغال شاقەیە یعنی مؤبەدە لەگە ئەشغال شاقەی ئەما وای لێبێ نا حەزی بستە مەکتەب ئەم نارێم مەکتەب هیچ قورسایەکی لەسەر نامینێ و بەس سووکە وان نییە هەر قورساتیەکە هەرەمینێ چونکە پرۆسەی فێرکردن و فێربوون ماندوی بوونی دەوێ شتێک نییە ئەوها برێ وەڵاهی ئەبیتە شتێکی زۆر زۆر بەسیط نا وان نییە قورساتیەکەی هەر ئەمینێ ئەو تۆپەرە بەفرە ژینگەکە کوو بوو قورسە بە ساردا یانی احتیمالیەتی نەخۆشبوونی هەبوو بەڵام بەخۆیان چوینە بەخۆی چوویتە وێندەرێ ئێستا بڕۆ یانی زستانی هەر بڕک بەفرەباری چ لێ دێ خەرک ڕێ بەوە بەرناکەوی ئەوە دافع ذاتیەکەی خۆ ئەزانی لە وێندەرێ وەڵا لەوانەیە بخزی لەوانەیە سەیارەی نازام چی لێبێ لەوانەیە سەرمای بی بەس بەخۆ خەڵکەکە بەخۆی ئەڕوا ئەوە دافع ئەوە هاندانێکی ذاتیە ئەوە تەحفیزە کەوای لێ دێتن بەخۆی ئەڕوا بەخۆی حەزەکە ئەگەر ئەمە توانیمان لە پرۆسەی خوێندن تەڵەبە وا لێ بکەین حەزی لە مەکتەبی حەزی لێبی ڕۆژانە بێتن دەوام بکە حەزی لێبی فێربی ئەکا ئێمە لە پرۆسەی فهاندانی تەڵەبە سەرکەوتوو بووین وامان کرد کە ئەو قوتابیە حەزی بستە خوێندن باش سوالەکەوەیە قوتابیەکانتان ئاوهان یان ئاوهان جوانە هەردووچی هەیە زۆر باش کەواتە مادام هەردووچی هەیە لێرە ئەگەر نەمەتەک ئاوها بوو دیارە شتێک نەقسە لەوەی لای قوتابیەکەی تر هەیە کە ئاوهایە لای ئەوی تر نییە چ بکەم باشە ئەمن وەکو مامۆستا ئەو حەماسەتی وەی و ئاوها و هاتیە و خۆشیە وەکو ئەوەی بەڕێزە گوتی دێ و پێی خۆشە و حەزی لێ یان چکە و ژینگەیە پێخۆشە چ بکەم وا لێ بکەم ناڵێم هەموو تەڵەبە ناتوانی هەموو تەڵەبە وا لێ بکەی لە ئێستاوە ئەو هەدەفە دامەنێ هەموو تەڵەبەکانم دەبی ئاوهابی ناتوانی لە ئێستاوە پێ چکە قابلیاتە شەخصیاتە کەسایەتیە هەر ئەوهایە هەندێک کەس هەر حەزی لێنێ لەو بەر بەڵام چی بکەین نسبەی زۆری قوتابیەکانمان ئەو حەماسەتەیان هەبی چۆن بتوانین ئەو شتە نەقلکەین چین ئەو ئەگەر مەسەلەن با بڵێن سێ تەڵەبەم هەیە با بڵێن وەکو ینی سێ تەڵەبەم هەیە لە 20 تەڵەبەی حەماسەتی ئاوایە 5-6ەکەم هەیە وەکو ڕسمەکەی ترە دایم نووسیە ئەوی تریش محایدە یعنی نە ئەوهایە نە ئەوهایە چ بکەم ئەو حەماسەتەی ئەو 3-4 تەڵەبەیە کە زۆر بە گەرم و گۆڕن بگوازمەوە لە بۆ عەلە لەقەل محایدەکان بێلایەنەکان وعلى الأقل یەک دووە چیش لەو ئەوانەی کە خەوتون بەڵێ جوانە بیان کەینە گروپ دەست خۆش نەقل بیتن تشجيع جوانە
جوان وسائل بەکاربێنی جوانە بەڵێ جوانە دەست خۆش ئاخر مداخەلە بەرە جوانە دۆزینەوەی خاڵە بەهێزەکان ئەرەی سلایدەکانتان بینیوە هەندێک باش دەینە سەرەوە باش ئێستا هەمان ئەو گروپانەی کە پێکمان هینان چوار چوارەکان هەتا جارێکی تر کات بەوەی نەبەمەوە هەر ئەو چوار چوارەیانەی کە ئێستا باسمان کرد ئەو کۆمەڵە پرسیارەم لە بۆ وەڵام بدەنەوە یەکەم ما هي الأشياء التي تحفز طلابكم چین ئەو شتانەی کە هانی قوتابیەکانتان ئەدات بە حکمی خیبرەی بەڕێستان و ئەوەشم زانی کە بەشێکی باشتان چەند ساڵە لێرن لەو کەواتە قوتابیەکانی خۆتان ئەناسن چین ئەو شتانەی کەوا لە قوتابیەکان ئەفەن جارێ با پرسیارەکان تەواوکەم ئەوجە دوای چونکە چوار پرسیار چین ئەو شتانەی کەوا ئەکاتن قوتابیەکانتان هان بدرێت چەند شتێکم لە بۆ بژمێرن دوو ئەوە هانمدا كيف تحافظون على طلابكم محفزين کو وای لێ دێ کە بەردەوام بی ئەهان گوتم هەموو ڕۆژێ پەمپیدەی نابی ئەوە کو وای لێ بکەم کە ببیتە شتێکی ذاتی وای لێ بێ خۆیان بەردەوام بن خاڵی سێیەم ئەمن ئەسمە ناو شعبەیەکی نوێ یاخود هەر شعبەی خۆم چۆن بزانم ئەو قوتابیانم هاندراون محەفەزن چوارەم چێ بەرپرسیارە لە هاندان لە قوتابخان تەڵەبە خۆی مامۆستا مدیر صاحبی مەدرسە چێ کە ئەو بەرپرسیارە ئەو چوار پرسیارم لە بۆ مناقەشە بکەن زەحمەت نەبی بە خلالی 2 دقیقە 3 دقیقە تا جوابەکان وەرگرن ئێستا هەر یەکە و هەر گرۆپە و یەک شت بڵێتن هەتا مەجال بدەینە هەموو گرۆپەکان کە قسەی خۆیان بکەن یەکەم سوال چین ئەو شتانەی کە وا لە قوتابیەکانتانەکە کوبرەی هانیانەدا ئاوا دەست پێ یەکەم بە دەستە ڕاست و لەولێ بەرێ یەک شت ئاوجە یەک شت پێ بڵێ جوانە دیاری و ستایش چالاکی جوانە جوانەش نەموزەجێکی سەرکەوتوو نیشان دەست خۆش هەر یەک مشکلە نییە باش قسەی خۆش باش دەست خۆش ئەفەن ئامانجی لە بۆ دیاری بکرێ زۆر جوانە پەیوەندیەکی بەهێز جوانە دەست خۆش بە مختصری وەرەگرم تکاکەم پێش برچێ زۆر جوانە ستایشکردن تبن ڕۆلی بدەیە زۆر جوانە ماشەڵڵا خۆشەویستی ڕووخۆشی بەڵێ ڕووخۆشی ئەو گروپە جوانە گرنجیدان بە خاڵە بەهێزەکانی قوتابیان بەڵێ ڕەخساندنی ژینگەیەکی خۆش و گونجاو بەڵێ جوانە شتی ئیبداعی داهێنان کاری هەموو شتێک ڕۆتین نەبی ماشەڵڵاتان لێبی بەڵێ جوانە خۆی جارێ ئەو مامۆستایە کە هاتێ بە دەروونەچی خوا لەو بەیانی ئەو دوو چاوانە ببینم کە ئەوەی گرت یعنی خلاص تازە جارێ بە خۆی تەحفیزی دێ دەستم ئەلێرەوە بڕم ئەگەر ئەنگۆ ببنە شتێک ئەوە تەحفیزەکی زۆر بەقۆتەوە نییە تەحفیزە یان ڕاستەوە تەحفیزە بەڵام دەتانین بڵێن مەتابەتی لە ناو کورد ئەوە زۆر بووە ڕاست بوویتە تەحەدا تەڵەبەکە شتێکی لێ دەرچووە بەڵێ برادری خۆم پۆلی شەشی ئامادەی بوو گوتێ من ئەگە ئەتو شەش پێتەواو کرا ئەم دەبمە هیندی بە حاری شەش پێتەواو ناکرێت لە ڕچیوی زۆر باشە بۆ هیندیەدا باشە جوانە دەست خۆش هەندێک جار تەحفیزە بەس بە مەترسیەوە ڕسکە یعنی دەبی بەرامبەر ئەگەر شارەزا بووی لە دەرونی بەرامبەر ئەوە تەحفیزە بەس ڕسکەکی گەورەیە یا ئەیڕوخێنی قیت نەبیتەوە یان بەرزێکەوە بەس ئەو تەحەدایە زۆر بەکارمەینن دەبی بەسە تۆ هەموو ڕۆژێک گوتت لە ڕوویەکی ترەوە هاندانە
تەڵەبە ئەو مامۆستای پێ خۆش ناوێ ئەرێ بەڵکو ئەو دەستەی ببڕیتەوە ئەو جارەی دەستە چیتریشی ببڕیتەوە هەندانە لەوەی کە نەخوێنی بەڵێ لێرە گەشتی نێرە هۆکارەکانی فێربوون زۆر جوانە چەندی هۆکاری فێربوون جیاواز بکەیت تەشجیعترەبی آخر گروپ بەرێ جوانە ژینگەیەک شەرت نییە هاوشێوەی ماڵ بە قەدەرەوەی ژینگەیەکی خۆش کە ئەو پێی خۆشە چکە لەوانەیە لە بیئەی ماڵەوە هەڵات بی جوان دەست خۆش چونکە احتیمالە ئەو منداڵە هەر لە عنفی ئوسەری تێدایە نابی ژینگەیەکی وەکو ماڵی لۆ دروستکەم ژینگەیەکی خۆشی کە پەروەردەی تێدا بکە بەرە مامۆستا بەتەنێ گرۆپ جوان کلیلی هاندان کەسەکە خۆیتی ئەگەر مۆتیڤیشنێک لە ناخی نەبی خۆی هەموودا جوان هاندانیش وەرناگرێت کاتە دەبی ئەمن ئەو محەفزەی داخلیە بدۆزمەوە ئەو شەخصە تشتێک وای لێ ئەکا حرەکە بکە تشتێک وای لێ ئەکا جوولە بکە شتێکمان نییە کەلیمەکی سحریمان نییە لۆ هەمووان بشێ دەبی بزانم بەرامبەر بخوینمەوە کە لۆ جارێ وای لێ هاتێ لۆ ئەو هەنا ئومێد بووە لۆ ئەوە دەستی لە خۆی بەردایە احتیمالە شکاندرابی زۆر شکێندرایە یعنی وابزانم تەزدیل و شتە نمونە ناین موقعینە بەس یان مەسەلەن شکێندرایە ئەو ئێستا تو دەبیت چی لێ بکەی ئەو اعتیبارە ذاتیەی لۆ خۆی دروستکەیەوە تازە ئاگری تێبەرەبی ئەوها یعنی حەماسەت ئەیگری لۆ چونکە خۆی دۆزیەوە زۆر کەس بە قسەیەکی وا ژیانی گۆڕایە بەس لەوانەیە ئەو قسە لۆ کەسە چیتر بکەی کە ئەو کێشەیە نییە تەقەی سەریت هیچ نایجوولێنی لەبەرچی چونکە ئەو کێشەیە نییە محەفزەکەی وی ئەو نقطە نییە زۆر جوانە دەست خۆش باش سؤالی دووەم كيف تحافظون على الطلبة محفزين ئەو جارەی چ بکەین کە بەردەوام بن بەڵێ لەولاوە دەست پێکەینەوە بەڵێ فەرمو بەڵێندان جوانە بەڵێندان دعمی داخلی سەپۆرتی داخلی جوانە باش ئێستا تکاکەم چکە ئاگاتان لە سوالی یەکتربی چکە ئەو مداخلانە دەوڵەمەندەکە ئێستا مامۆستا باسی کرد گوتی ئامانجی لە بۆ دروستکەی وەنە باش ئامانج لە بۆ دروستکردن ئێستا لەوەی بوو هەر هەمان شت هی دووەمە بەس تاوەکو بگەیە هێشتا زۆر جوانە زۆر جارێ لەسەرەوەی لە ڕۆخێدەی و هێشتا ئامانج دروستکردن باستان کرد لە هیچ پرسیاری یەکەمە بەس چۆن خودی ئەو ئامانجە بکەمە هی دووەم بەڵێ جوانە دەست خۆش ئامانجە چی نوێ شێوازی ئامانجەکە بگۆڕم لەوانەیە بەڵێ چاودێری چی زۆرت نێزی کرد دەلا هەر لەسەر ئامانجەکەی هەر لەسەرەوەی مامۆستا ڕۆژان وەنە هەوەی مامۆستا ڕۆژان باسی کرد جوانە دەست خۆش هێشتا هەڵسەنگاندن بەڵێ دەست خۆشەوانە هەمووی ڕاستن ئێستا تەماشا قسەی مامۆستا ڕۆژانی لەگەر هی مامۆستا ڕۆپاک ڕووبا چی تووبە باش دەست خۆش ئافەن جێم گرانە بەڵێ بگەڕێنەوە سەر ڕسمی بەفرەکەی سەر ڕسمی بەفرەکەی جوابەکەی تێدە ئامانجی دروستکرا و حەماسەت دروست ناکە ئەمن ئەو ئامانجەم لە بۆ دانایە ئامانجی خۆی نییە ئامانجێک کە من دە بۆم دانایە ئەو حەماسەتەی نابی بەس وەم لێ کرد ئەو ئامانجە خۆی هەستی لەگەڵ بی شعوری بی پێی خۆش بی ئەو لە بۆی هەوڵ بدە تازەم پێویست ناکە زۆر هانی بدەمەوە جاردار متابعەکەم ئەرێ چت کرد ئەرێ گەیشتێتی لە چ مەرحەلەیەکی ئامانجەکەتی ئەوە باشە بەس تا بەخۆی بووە تۆپە لە بەفر تا دێ گەورابی دەستان خۆش هێشتا
چ بکەین و هەتا محافظە لەسەر ئەو تەحفیزە بکەین گەشتینە و گروپانەوە بزانم شتێکی نوێ بڵێ جوانە یعنی بەردەوام شت ئەبینی لە مامۆستای خۆی تەشجیعەبی ئەزانی ئەوڕۆ چاوەڕێیە مامۆستایەکە شتێکی نوێی فێر بکە ئەوڕۆ چاوەڕێیە کە مامۆستا بزانم چ مفاجئەیەکی هەیە مامۆستایەکی مبدعە داهێنانکارە نەک بە نەفسی ئسلوب نەک مامۆستا ئێستا ئەو حەرەکەیەکە ئێستا ئەو قسەیەکە ئێستا ئاوا ئەڵێ دەرخی کردێ مامۆستای خۆی دەرخ کردێ نا مامۆستاوی مفاجئە ئەوڕۆ بزانم چ شتێکی نوێ بەکاردێنی چ شێوازەکی تر لە ڕووی قسە لە ڕووی ئسلوب لە ڕووی وەسائلی تعلیمی بەردەوام مفاجئە هەموو ڕۆژێ حەزەکە ئەگەر غیابیش بوو یان نەخۆش کەت تخوا ئەوڕۆ مامۆستا چی کرد لێ ئەپێچێتەوە چونکە حەزی لێ دروست بوو حەزی دروست بوو کە بزانی مرۆڤ هەر بەخۆی گەورەش هەروایە حەزی لە شتی نوێ حەزەکە کە مەسەلەن استیکشافاتی نوێ بکاتن بەڵێ چەند ئەگەر خاڵی تر هەبوو بەڵێ دانش رووسیا ئێران نون دانشە نون دانشە نون نروي جيم أتوسط جيم دانشة جيم جورجيا ألف دانشة ألف ألمانيا ألف دانشة ألف أمريكا إسبانيا ألف إسبانيا دقوتي دانشة إيران قوترا دانشة ألف دانشة ألف إيران قوترا ألف آسيا ألف أرجنتين نون دانشة نون نرويج قوترا زوترا أردن آخرتي نون نمسا ألف دانشة ألف قوترا دانشة ألف عراق بألفنيا ألف ألمانيا قوترا ألف أستراليا ألف دانشة ألف أوكرانيا ألف دانشة ألف إيطاليا ألف إسبانيا قوترا ألف إيران قوترا ألف إنديا بإنجليزي ألف أردن قوترا أذربيجان نون دانشة نون قوترا نون نينوى ألف دانشة ألف دانشة إيران قوترا ألف السودان بسينا ألف ألمانيا قوترا ألف أندونيسيا ألف أوكرانيا ألف أستراليا قوترا ألف إيرلندا ألف إنجلترا ألف إسبانيا قوترا ألف آيسلاند دال نشا دال دانمارك كاف دانشا كاف باش سفيرة بين لو تمرينه جوان دست خوش هشتا دروست کردنی ترکیز هشتا زۆر بیرکردنەوە باش هەموو بەشدار بن جوانە دەست خۆش بە هزری جوانە دەست خۆش هاندان بیان جوولینی ئەوە بێ جوانە باشە نهێشتنی مەلەل ئەوەکو تەنشێتە بەس ئێستا پەیوەندی لەگەڵ خودی بابەتی خۆمن ئەمە لۆ نەتان ئەزانی معقولە یعنی 5-6 دەوڵەتت لەبەر نییە لۆ یعنی نەدەهات مشەوەشی جەوی مشەوەشی معلومات لەبیرە بات چونکە مێشک لە کاتی مشەوەشی ئەشلەژێ ئیش ناکە يعني ناوتيا عفوا ببرز ده لبرناك بس ناكرا بلهم استاو هاكم او هذا باش لكتبر لو يك تشي بري ناوتيا تسيله باش بو بس ما شاء الله لبي اكثر ناي خوشي قلت يعني بس زور ده ناي خد لبيرتي وانا لو لە مشەوەشی بەشێکی قوتابیانمان مەسەلەن ئیمتیحان نازانی بکا لەبەر مشەوەشی هەموو سوالەکە ئەزانی مەسەلەن بەستیە کە وەرەقەی ئەوە
السؤال هاتي أوها متوترة يعني قلقة لو چونکە مشەوەشە ئەستە دەرێ لە قاعەی وەڵاو سوالە مەزانی ئەو هەر زۆر ئاسان بوو ئەوەی دی وەڵا ئەوە لێرەی کتابێ ئەوە باش خوێندبوو لۆ لەوێن دەرەوە بیری دێتەوە لە ناو قاعەیەوە بیری ناتێت چونکە لە ناو قاعەی ئیمتیحانێ جەوەکە چییە؟ جەوی ترسە جەوی تەوەتورە جەوی قەلەقە لەبەرەوە مێشک باشیش ناکە کەواتە ئەگەر ئەمە جەوەکی تەوەتورمان دروست کرد لە ناو شوعبە وای لێ دێتن کەوا ئەو شەخصە عادەتەن لە تەوەتور چەیەکەی لە ترست دەوێ هەڵدەی ئێستا دوای دێنەوە سەری باش تەمرینەکی ترەکەین بەس حرەکەکی سەریعم دەوێ لە هەمووتان چ شتێک هانتان ئەدا چ شتێک هانتان ئەدا لە سێشت ئینجاز دەستکەوت یان سوڵتە و نفوذ ئێستا دێم شەرحەکەم یان عیلاقات یانی ئەگەرە تو بابرێن بچی تەوزیفی لە جەیەک چ شتێک وات لێ ئەکا کە بەردەوام بی لەو شوێنە لەو شوێنە ئینجازت زۆرە ئەوە حەزت پێدا ئەوە هانت ئەدا یا لەو شوێنە ئەمەلی ئەوە هەیە بەرەو پۆستەکی تر بچی سوڵتەت هەبی نفوذت هەبی یان ئەو شوێنە عیلاقاتی خۆشە هەمووی برادەرن جەیەکە خۆشە یەکتر ئەناسن باش دەم هەوێ ئەگەر ئەزیێت نەبیتن ئەوانەی ئەڵێن ئینجاز و دەستکەوت ئەمن ئینجاز و دەستکەوتم هەبی ئەوانی تریشم نەبی مشکلەم نییە بێنە ئێرە ئەوانەی ئەڵێن ناوەڵا من سوڵتە و نفوذ لای من زۆر مهمە لە جەیەک سوڵتە و نفوذم هەبی ئەوە زیاتر هانم ئەدا بێنە ئێرە ئەوانەی ئەڵێن عیلاقات و لەوە ئەوانە بێنە ئێرە ئەوە جوانە دەست خۆش بەڵێ جوانە یاشتەچی ترش لە زیاتان بڵێم هەندێکتان لەوانەیە بڵێ ئینجازەکە وا لێ ئەکات سبەی دوزبەی سوڵتەم هەبیتن و ئینجازەکە وا ئەکاتنە من عیلاقاتم زۆر بی هەموو خەڵک پێ ئەوە بی لەو تەرتیبێ بەڵێ عەفەن لەگەڵ یەک بین باش مامۆستا نەجات مامۆستا نەجات ئەڵێ من ئەگەر سوڵتەم هەبوو ئەوە یعنی عیلاقاتیشم بووە و ئەوە بوو باش قەت لە بیئەیەک نەبووی سوڵتەیەت هەیە بەڵام کەسیانە توی خۆش ناوێ و جەیەکی مردیە مەسەلەن ئینجازی تێدانیە و بەستیە کورسی و مێزت زۆر ڕاقیە باش دەستان خۆش سپاس یەک عەفوەن ئەگەر بێنەوە سەرخەت یەک لە نەزەریات تەحفیز کە زۆر ئەوەیە ئەڵێ خەڵک بە سێشت هان ئەدرێ عیلاقاتە یا نفوذە یا ئینجازە یا عیلاقاتە یعنی خەڵک کۆمەڵک کەس هەن حەزیان بە عیلاقاتە حەزیان ئەوەیە کە لە بیئەیەک بی دایم خەڵک بناسی قسەی خۆش بکرێ بەدەر لەوەی ئیش هەیە نییە لە سبەینێ ئەچی هەتا هێوارێ لەو مؤسسەیە هیچ ئینجازەکی نییە ئینجاز لۆ چێ وەڵڵاهی بیئەیش خۆشە هەموو ڕۆژێ سەفرەیە ئەوەرێ سەفرە ئەوەرێ عیلاقات ئەو نوکتە چێرێ ئەوی دی قسەکی خۆشەکە پێم ناکرێت دەوام بکەم ئەو برادەرارێ کوڕ هەرجێشمە دێ ئەم ئیشەکەی لە زیاتی تۆکەم ئەو شتە هانیەدا لۆ بیئەیش چێەوە لەوانەیە بەڕاتبەکی کەم ڕازیبی لە وەزیفەیەک زوعفی ئەو ڕاتبە لە جەیەکی تر کە کەسی تێدا ناناسی و هەموویان مەسەلەن ئەو شتانەی تێدانە هەمووی جددیاتە هەمووی ئینجازە نەچی ئەرێەوە تااقەتی ئەو بیئەم نییە بەینەما کەسی تر کە ئینجازیان پێخۆشبی ئەرێ وەڵڵاهی ئەو جێ زۆر باشە جددیە هەمووی دائیم خەریکی ئیشی هەر ناتان مەجالم نێ سەری خۆم بخورێن هەر یعنی هەمووی ئیشە و کارە هەموو ڕۆژێ ئینجازەکەم زیادەبی هەموو سیڤیم بە قووەت بۆ حەزی لەو بیئەیە کۆمەڵە کەسی تریش هەن ئەڵێ ئەگەر ئەو وەزیفەی هەڵبژێرم مەسەلەن بچمە ئەو وەزیفە مەجالی ئەوەی تێدا هەیە من تەرقیە بکرێم مەجالی ئەوەی تێدا هەیە ئەمن
یان کوبرەی ئەمن متحەکم بم ئەمن پلانەکە دابنێم ئەمن بڵێم چی ئەبی چی نابی بەڕاتبە چ کەمتر بی لەوانەیە بەو سوڵتەیە ڕازیبی تا جێیەکی تر ئەگەر عیلاقاتی هەڕاتبی زیاتر چونکە لەوێەوە هەستەکە ناخی خۆی حەزەکەی خۆی دەرەچی باش ئەو شتە چۆن لە قوتابخانە جێبەجێ بکەین ئەمە خۆ باسی وەزیفە و ئەوە نییە هێستا باسمان لەوەیە چۆن مامۆستا تەڵەبەکانی هان بدە چ بکەین باشە ئەو سێر لە ناو پۆلدا بەکار بینین سێم نفوذەکە دەسەڵاتەکە چیە؟ یەکەمی پۆل بی جوانە هێشتا عیلاقە لە بینی مامۆستا بڵێ جوانە سوڵتەیە دێ ئەو کەسەی بزانم بیان خوێنمەوە کامەی سوڵتەی دەوێ مەسەلەن هەر جارە و ئەوەی کەمە بەرپرسی ئەو گروپەی ئەتو ئەکەمە بەرپرسی واجبات ئەتو ئەکەمە بەرپرسی ئەو کەسانێک کە مەسەلەن تەبلیغات و شتە ئەکەن و تەلەفۆن لە بۆ فڵانەیەکا و کەس ئەو شتە دایە خۆی ئەدۆزیتەوە سبەش ئەڕۆم لەوانە جلکی باشتریش لەبەر بکە ئێستا من مدیرم مەسئولی ئەو گروپم هەر لە خۆوە دافعەکەی لۆ دروست بوو ئەویتر نا حەزەکە ئینجاز بکە حەزەکە هەموو ڕۆژێ شتێک هەبی دەستکەوتەک هەبی نەشاتێک چاڵاچیەک هان ئەدرێ بەوەی ئەگەر ژینگەکە ژینگەیەکی عیلاقاتی خۆش بوو قسەی خۆشیشی تێدا ئەکرا لەو پۆلەی مامۆستا لەگەڵ تەڵەبە هەوڵیدا بینیان خۆش بکە مادام برادەراتی لۆ دروست بوو مادام ئەو عیلاقاتی لۆ دروست بوو دێچێکە ژینگەکەی پێخۆشەوی وەکو گوتمان هەر کەسە و کۆدی خۆی هەیە ناکرێت و بە یەک شت هەمووان تەحفیز بکەیت بە یەک شت هەیە بە عیلاقات هەیە بە نفوذ هەیە بە ئینجاز بزان چیان دەوێ ئەگەر ئەوجا من شەرت نییە ئێستا بزانم بزەبت هەرچێکی دەوێ بەخۆی دەرەکەوی کە مەسەلەن کردمە شتێک مەسەلەن چێ بەرپرسی ئەو گروپەیە فالغالب ئەو کەسەی حەزی لە نفوذ و سوڵتەیە زوو دەست بەرزەکە ئەو کەسێک کە ئەڵێن مەسەلەن چێ چالاکێکی ئاوهاکە نەشاتێکمان لە بۆ دروست بکات نەشرەیەکی دیواریمان لە بۆ دروست بکە ئەو کەسەی حەزی لە چالاکێت زوو دەرەکەوی زوو دەستی بەرزەکە چێ ئەبیتە بەرپرسی ئەوەی مەسەلەن شتێک بکە خۆشەویستی لە نێوان پۆل زیادبی مەسەلەن ئەوانەی حەزیان بە عیلاقاتە چێ دەعوەتمانەکە ئەگەر بێت و ئەو چالاکیەمان تەواو کرد هەر بەخۆی دەرەکەوی ئەو کەسەی حەزی بە عیلاقاتە ئەڵێ ئەو یەکەمین کەسە ئەڵێ مامۆستا سەفرەچی نەکەین فلان شت ئەوە نەکەین حەزی بەو شتانە کەواتە ئەگەر من تەڵەبەکانی خۆم ناسی و بزانم ئەو نەزەریەی تەزە مەسەلەن چۆن ئیسقات کەمە سەر پۆلی خۆم پۆلێکی وام لە دەست ئەکەویتن کەوا کەسانێکن حەزیان بە خوێندنە حەزیان بە دەوامە حەزیان لێ بێن ئەو کاتە قسەشت لێ وەرەگرن و زیاتریش هانەتر بەڵام ئەو شتەی کە جامعە لە بۆ هەمووی و هەمووشمان حەزمان لێ هەمووشمان پێمان خۆشە خۆشەویست ئینسان زۆر خۆشەویستی لە ناخیدا زۆر قوڵە زۆر جێگیرە ڕغبەتێکی زۆر مولحە کە هەم کەسی خۆش بووێ و هەم خۆشەویست بی ئەگەر ئەمە ئەو خۆشەویستیە بدەین بە قوتابی بزانی مامۆستا ئەوانی خۆش دەوێ حب متەبادەلە یعنی ئەویش مامۆستایان خۆش دەوێ ئەو خۆشەویستیە بڵاو بکاتەوە تعبیراتەکانی تعبیری خۆشەویستی بی سلوک و تەسەڕوفاتی کە بەرامبەر تەڵەبەکان ئەکا ئەزانن ئەو مامۆستا دڵسۆزیانە خۆشەویستە بەڕەحمە لەگەریان بێگومان ئینسان ئەسیری ئەو کەسەیە کە خۆشی دێ ئەو ئەژبیترێ یعنی مەسەلەن لۆ خەڵک یعنی کە بەتایبەت کەسێک مەحروم بی یعنی ئێستا کەسە مەسەلەن منداڵک هیچ خۆشەویستی پێ نەدرابی لە ماڵێ مەحروم بی لە خۆشەویستی هەر کەسێک خۆشەویستی پێدا لە بابرێن مەسەلەن چۆ مەکتەب چۆوە یەکسەر ئەستە ناو ئەو گروپەی و ئەستا ئەوجا خۆ و بەخت ئەو کەسەی خۆشەویستی پێدا باشە یا ئەو کەسەی خۆشەویستی پێدا خراپە تازە تەسلیمیە بی کوڕە کچە کە گەیشتە تەمەنی ئەو عیلاقە و شتۆ ئەوانە
ئێستا ئەگەر خۆشەویستی پێ نەدرابوو یەکێک برێ ئەتوم خۆش دەوێ یەکسەر ئەبورێتەوە لەگەڵ لۆ هەرجێ لێ نەبووە یەکەم جار نا هەر تەماشە دەوروبەری خۆ کە بزانی دەگەچەی بوو یعنی معقول نییە کەسێک بەوی برێ ئەتوم خۆش دەی ماتماتیکە دێڵە دێ ئەو تەمرینەت کردیان نا باش تەمرینەکی زۆر سادەیە لە 29 هەتا یەک دێین بە عەدی تەنازولی بەرەو خوار هەر یەکمان مافی ئەومان هەیە یا ژمارەیەک بڵێن یا دوو یا سێ مەسەڵەن ئەگەر من دەستم پێ کرد ئەتوان برێن 29 ئەتوانم بڵێن 29 28 ئەتوانم بڵێن 29 28 27 دوای من مەسەڵەن جەنابەت دەی ئەگە گوت بم 29 لۆت هەیە بڵێ 28 لۆت هەیە بڵێ 28 27 لۆت هەیە بڵێ 28 27 26 مەرجنیە من یەکم گوتە تو یەکی بڵێ ئەتو دووت گوت ئەمن دووی بڵێم خۆمە بەڵام چێ ژمارەیەکی گوت ئەو براوەیە باش بەست کاکەم کەس نەنووسی 27 26 25 ئەوجە تەواو بکە نانام 25م گوت 24 21 18 17 14 13 9 7 6 5 1 باش 28 25 23 22 21 18 17 13 11 10 6 5 3 2 1 باش ئێستا یەکم دەوێ بیکە بەس هەمووتان هانی بدەن بەرێ خۆم ساڕعی ناکەین کردیتت پێشتر باش فەنەکەی زانی زۆر باش زەحمەت نەبی جارێ و تەشجیعەکی زۆری باشی بکەن چەبرەکی لۆ لێدەن مەسەلەن زۆر باش دەست خۆش سپاس بەڕێ مامۆستا خۆشحاڵ مامۆستا محەممەد دەست پێ یەکەیە دەست پێ بکەم 28 26 25 22 21 18 17 15 14 13 11 10 7 6 5 3 2 1 باش ئەدیلۆ ئەو کەسەی تر کە مەسەلەن هانتان ئەدا چەپڵەتان لە بۆ لێ ئەدا دیێڵە دەی هێ مەسە هەر واشی لۆ بکەی هەرە دۆڕینی لۆ کەواتە مەرج نییە هاندان حەلی هەموو شتەچی نییە زۆر جوانە کەسێک شتەکە شارەزای لێی نەبی مەسەلەکە ئەوە نییە تو هانی بدەی هاندان لۆ شتە چییە کە مەسەلەن ئەو شەخصە کاکەم ئەو نوقتەیە یعنی جارێ واز لە حسابەکەی بینن پێتان ئەڵێم چۆنە مەسەلەکە ئەوەیە ئەو کەسە نایزانی ئێستا پێویستی بە فێربوونە نەک بە هاندان یعنی هاندان حەلەکی سەحری نییە تو هەمووە ئەو مەسەلەن جاروە هەیە تەڵەبەکەت تێنەگەیشتیە مەسەلەوە نیە حەزی لە خوێندنێ نییە بەس نایزانی پێویستی بە ڕوونکردنەوەیە پێویستی بە شەڕحکردنە هەر لێ تێگەشت ئەوە هەبوو چەند ئاسانە حەزێستێ بەس وچیدی هەر هانی بدە چەپرەی لۆ لێدە لە دەوری هەرپەڕە هەر نازام چی تێناگەم نازام چییە مەسەلەکەی نازام چییە وازەحە 29 یەکەم ئەدات و قەی ناکات گوت 29 28 ئەم گوت 27 26 25 گرتم تەواو تازە ئەڵێ 24 ئەڵێم 23 22 21 هەرەگەمێ ئەڵێ 24 23 22 ئەڵێم 21 دوای ئەڵێ 19 ئەرێم 17 خلاص ئەوە هەتا 19 هەتا 18 دەی ئەمن 7 گرتیە هەتا ئەوەی دەی 4 دەی ئەم 13 یەگرم ئەو دوایی 9 دوایی 5 وازحە مەسەلەکە بەس ئەمە جارێ باسی خودی ئەوە نییە باسەکە لەوەیە تو شتێک نەزانی ئێستا تەحفیزم دەویست
هاندانم دەویست لۆ ئەو مەسەلەی هەتا ببەمەوە لۆ چونکە ئەزانم بەس بەرامبەر ئێستا هەمووی چەپرەت لۆ لێدا مامۆستا ڕۆژە نازانم جایز لۆ بنووسی بەس ببەیەوە ئەوەندەت ئەدەمێ ناتانی لەوانەیە تەشجیعبی لە دووبی بەس حەماسەتەکەت وا لێ ناکە ببەیەوە لۆیە جاروە هەیە کێشەکەمە بزانین شەی ئەو قوتابی لەوانەیە لە فێربوون بی نازانی ئەگەر فێری بکەی بە جوانی کە دەرسەکەی لێ تێگەشت ئەرێ وەڵای فیزیا زۆر زۆر ئاسانە ئەو چ بوو یان گوت فیزیا زۆر زەحمەتە نازان چێ بیرکاری هەر زۆر خۆشە ئەسڵەن هەر زۆر دەرسەکی ئاسانە لۆ چونکە فێر بوو بەینەما یەکێکی تر کە مامۆستایە کە بە جوانی دەرسەکە ناڵێتەوە فێر نابی شەڕح ناکە بەباشی تەڵەبەکە لێ ئەبیتە عوقدا بیرکاری کەس نەچی نازانم چییە ئەوهای ئەوهای وازەحە فکرەکە باش ئێستا زەحمەت نەبی چێتان ینی بە تایبەتی پیاوەکان ینی مەسەن بستە جیمی زۆر ئازابی ئەوە بی مەسەن یەک پرسیام لێ بێ زەحمەت نەبی چێتان یاخود با بڵێم هەر کاکە هەمووت چێتان دێ ئەو مێزە بە یەک دەستی برندکە هەمووشتان تەشجیعی بکەن جائزەی لۆدانێ مامۆستا ڕۆژان چێ هەڵەستی ئێستا ئەو مێزەی ئاوها بەدەستە چی برندکە و ئاوها داینێتەوە ئێستا بورێم $10,000 دەمێ هەڵاس لۆ چکە لە توانا دانیە ناواقعیە لەگەڵ توانای تو دانیە کەواتە تو ئێستا هانی قوتابیەکانت بدەی جاروە هەیە خەلەل لەمەیە هانم دایە بە شتێکی کە لە توانای دانیە لێم داوا کردێ شتێکی زۆر قورس ئەگەر هەتا سبەینێ نازانم ئەو هەموو فەسڵێکی کامل نازانم چی لەبەر بکەی ئاوهاش بکەی ئاوهاش بکەی یەک جائزەی زۆر گەورەتە دەمێ هەر هەوڵیش نادەوە هەر فکریشی لێ ناکات لۆ چونکە لە خۆی ڕانابینی ئەسڵەن ئەوی شەی بکە هەر برێن $1,000,000 دەمێ بەس وەرە ئەوەی هەر لە جێ خۆشت هەر ناستی چونکە ئەزانی نییە ئەوە توانای تو ئەوها نییە برێ وەڵی ئێستاوە بە دەستەکی ئەوە برند دەکەم و دانێ هەرچەند وعدەکە زۆر گەورەیە رێ $1,000,000 دەمێ بەس تەحفیز نابی لۆ تەحفیز نابی بزڵە ئەوجە لێرە ئێستا دەینە سەر قاعیدەکی کە چۆن هان بدەین ئەوجە چ منداڵانی خۆمانە چ قوتابیەکانمانە ئەوە لێ تەماش با برێن ئەوە توانای منە توانای قوتابیەکتە توانای کەسەکە یعنی ئەوە ئاستیتی ئێستا تو بێی هانی بدەی تەشجیعی بکەی بە خوار ئاستی خۆی حەماسەتی لۆ دروستە بی؟ نا مەسەلەن یەکێک 10 کیلۆی بەرزەکە ئەرێ وەڵڵاهی ئەتوو ئەگەر بێ نازام 7 کیلۆت پێ هەرستی ئێوە دەمە بە خۆ 10 کیلۆ 50 کیلۆی هەرەگری مەسا تو پێرێ 10 کیلۆت پێ هەرستی هەر نایەتە ئەوەی وانە بەتەڵ عالەمەکی مسارعەیە ئێستا تو بێ وەڵڵاهی ئەگەر ئازای دەی مسارعی لەگەرم نەکەی هەر جوابیشم ناداتەوە چونکە هەر لە چێوە بچم دەگەرەوەی هەر حەیاشمەچی لۆیە یعنی حەماسەتی لۆ دروست نابی چونکە لەبەر چە لە ئاستی خۆی زۆر کەمترە باش ئێستا هانی بدەم لۆ شتێکی کە زۆر لە خۆی بەرزترە وەکو ئەوەی کە گوتمان ئێستا وەرە ئەوەی برندکە دووبارە حەماسەتی لۆ ئەوابی هان ئەدرێ نا لەبەر چی چونکە زۆر بەرزترە کاتە ئەگەر هانی بدەم ئەسڵ وایە کەمەک لە ئاستی خۆی بەرزتر فەرەزەن گەیاندیتمە 10 کیلۆی بەرز کاتەوە ئێستا تەشجیعەکەم دەی عازابە 11 برندکە 12 شت پێ هەرستی دیاڵە دەی بڕەکەر دەی قوتەچی بدەیە 12 پێ هەرستی تەشجیعەبی لۆ چکە نێزیکە لەی خۆی بەس بڕەک زیاتر کە 12کەی کردەوە ئەو جارێ هانێ دەم لۆ 4 لۆ 15 تەشجیعەبی بە هەمان شێوە خوێندن منداڵە
مثلا جارێ دواکەوتێ لە دیراسە تازە هاتیتە لای بەڕێزت مثلا باش نەبووە لە پۆلەکانتر لەسەری مایتەوە ئێستا تو دێ بیبێی بڕک فەرەزەن جەدوە زەربی لەبەر کرد دیاڵە دەی ئەو شتەشەوە بکە وردە هەدەفە چی زیاتر هەدەفە چی زیاتر ئەو کاتەی باسی مامۆستا ڕۆژان باسی هەدەفی کرد دوای پرسییم یەک لەوەیە کە ئەتوو هەدەفەکەی لۆ بەردەوام تەحفیزی بکەیت بەردەوام تەحفیزەکە چییە ئەو هەدەفە گەورەی لۆ دانایە دەبی پارچە پارچەی بکەین چێ زانەتانی فیلە چی بخۆ یەک فیلی بخۆ با بەس بە بەش بەش ڕۆژی نیو چ لێ ڕۆژی ئەوەندە لەم جەمی دێنێن هەتا تامەنتمایە هەر لۆتەوە کاتە تەواوی فیلە چیش تەواوی بەس چێ بەس ئەگەر ئێستا پێت بنێ ئەو فیلەی بخۆ ها نادرێت تەشجیع نابی لەبەرەوەی ئەزانی ئەوی کوڕە فیل بە چاخورێ هەدەفی گەورەش بە هەمان شێوە دەبی وردە وردە لۆی زیاد کەم وردە وردە لۆی زیاد کەم هەتا بتوانی تەشجیع بی وەلەکە هەر هەمان ئەوەی کە باسمان کرد هەری کەسە و کۆدی خۆی هەیە ئەتوو بە کۆدی وی قسانەکەی بەوەی قسانەکەی کە ئەو لێت تێگا بە نەوع ئوسلوبە کە ئەو حاجەی پێەیە کە بەو ئوسلوبەی ویت قسە کرد لەوانەیە داکەکەی نەزانی بە ئوسلوبە لێ ئەو بکە داکەکە بە نەوعەچیدی هانیەدا کە لەگەڵ خۆی ناگونجێ ئەو مامۆستایە کە هانیدایە با لەگەڵەوی بە نەوعە هانی ئەداتن کە ئەو لێی تێئەگا هەستی پێ ئەکا لەوانەیە تو تەقدیری بکەی عەفیەت و کوڕەکی زۆر زۆر زیرەکی مەسەلەن بەس ئەگەر ئەو هاش بکەی ئەو ها بکەی مەسەلەن بەس ئەوی تر کوڕە تو چت کەمە لەگەر ئەوانی دی ئێوەش هاندانە بەس کە ئەڵێ چت کەمە لەوانی دی مقارەنەت کرد بەوانی دی ئەوجا لۆی ئەو ئوسلوبەی دی یانی کوبرەی لێ پاشگەزە بیتۆ بەس بەرەو ئوسلوبەکەی جەنابت دێتن چونکە لەگەڵ حەزەکەی لەگەڵ نەمەتی شەخصیە و کەسایەتی دێتن یان شێوازی ئوسلوبەکان فەرقە لە بینی یەک تایەکی ئەی دەست خۆش بێ باش ئەوە بکەنە قاعدەی ئەساسی ئەوە لە پەروەردە لە تعلیم زۆر زۆر ضرورية بزاني شتك لبرامبر إذا أردت أن تطاع فأمر بما يستطاع أجر بتهوي برامبر جيت لو ببقري وبجيت بكا شتكي بيبلي كلقل طاقة تواناي أجنزي هاني طلبة كانت بشتي زور زور قورو وخيالي مدى چونك أوا زور دورة لواقعكي تحفيزيناك أتولواني بلي باسي أوام لبو كردن لآين دا كود دنیای بگۆڕن نازانم چی لێ بکەن و ئێوە تەماشا وەزعی خۆیەکە لە چێە ئەتوو باسی وەزعی لۆەکەی ئەوەندە بەرزە حەماست ناگری وردە وردە بەرزیکەوە وردە وردە بەرزیکەوە شتێکی قەینا پێ نیشان بدەیت بەس ئێستا ئەوەی بەش بەش بکە بیهینە شتێک کە برێ ئەتوو ئێستا ئەگەر ئەو شتەی لەبەر بکەی فێری ئەو معادلە ئەوی فێری ئەو مهم هەریەکە و حەسەب ئەو بابەتەی کە ئەیڵێت باش کامتان لە ژیانی تەڵەباتی خۆتان دەرسەکت خۆشویستیە لەبەر مامۆستایەک و دەرسەکی شترق لێ بوویتەوە لەبەر مامۆستایەک لێرە چ فێرە بین لەو شتەی یا بعد ئەو نمونەتان لە بۆ بڵێم وەکتە ئەوە جارێک لە تورکیا یان لە بۆ مەکتەبەک عینن بابەت و ئەوەمە گوتەوە ئەو سوالەم کرد لە مامۆستایان یەک لە مامۆستایان لوبنانی بوو گوتی ئەمن ڕقم ئافرەتێک بوو گوتی ڕقم لە فەڕەنسی بوویتەوە یعنی گوتی یان بە هیچ شێوە حەزیش ناکەم فێر بم و ئەوە بی و بوومە مامۆستای ئینگلیزیش هەتا ئێستا تەبیعیە یعنی ڕووداوەکە زۆرن ئەوە شتانی دەست بەس ئەوەی زۆر سەیر بوو بەلامەوە گوتی مامۆستایەکە دایکم بوو لەبەر داکم ڕقم لە فەڕەنسی بووە چونکە گوتی بەردەوام لێدام بەردەوام ئەوە بوو لەسەر مامۆستان بوو لە مەکتەبێ فەڕەنسی پێ گوتم ئەوجا ینی 98 وەرگربا لێ قبول ناکردمە گوتی لا دەبی 100 وەربگری بەردەوام ینی ئەیشکاندمەوە
ئەچوومەوە ماڵێ لێ ئەدام ئیهانەیە کردم کە تو تەڵەبەی ینی کچی منی تو سەتی ناینی لە ئیمتیحانێ غەڵەتەکەی لە پێش تەڵەبان سوالت لێ یەکەم جواب نادەیەوە ئەو دەگوتی لە فەڕەنسیم لەبەر چاو کەت یان تەسەوور کە ئەوە مامۆستایەکەی داچی بووە بەس لەبەرەوەی ئەو نوقتەی لەگەر بووە وای لێ هاتێ کە ڕقی هەر لەو دەرسەش ببیتەوە و هەر حەزیش نەکا فێربی چ جایەوەی مامۆستایەکی غەریب ئەگەر ئەو تەسەڕوفەی بکا دەبیت چ لێ بێت لۆیە ئەوە جەنابتان مەسەلەن دوای ئەو مەرحەلە لە مەکتەب هاتون ئێستا مامۆستان دڵنیا بن یەک لە تەڵەبەکانتان سبەی دووس بێ بتۆ مامۆستا سبەی دووس بێ ئەبیتە هەر شتێکی تر ئەرێ وەڵڵاهی ئەو مامۆستایە وای کرد یا ئەوها دوور لە جەنابتان ئەڵێ وای کرد هەر ئەو دەرسەم لەبەر چاو بکەوی ئەو شتە هەر بەلایەوە نەچم وە لەوانشە وای لێبێ بەردەوام باس بکە دوای 50 ساری تریش باس بکە برێ ئەو مامۆستای ئەمنی دروست کرد ئەو مامۆستایە بوو هانی دام ئەو مامۆستایە بوو ئەمن مەسەلەن بێزار بووم لە مەکتەب تەشجیع نەبووم هیچ حەزم لێ نەبوو بەس ئەو مامۆستا وای کرد ئەمن هەتا ئێستا ئەو بابەتە بڵێم مەسەلەن ئەوەی مامۆستای کۆمەڵایەتی ئێستاش مامۆستای کۆمەڵایەتێ چی وای لێ کرد ڕغبەتی مامۆستایەک مامۆستای مۆسیقای فلان 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 سبەی دووس بەی ئەتو جێدەستت دیارە بی لۆیە جێدەستت با ئەسەرەکی ئیجابی بی ئەسەرەکی ئەرێنی بی خەڵکت هاندابی بەرەو زانست و فێربوون و بەرەوەی ئەو دەرسەیان خۆش بێ نمونەیەکی واقعی هەر لە ژیانی خۆم ئەمن ینی کە 4-5 ساڵ چوومە ئوردون لە بۆ دکتۆرای ئەو کات کوڕەکەم سەفی سەی سەرەتایی بوو یەکیان کە چووینەوێن دەرێ لە ئوردون ئینگلیزی وشتیان بە قووەتە و ینی باش ئەیان خوێند ئەو هیچی نازانێ هێشتا تازە سەی سەرەتایی بوو حرف وشتی نازانم و ئەو کاتی وەرگرت بوو یان ئێستا زووتر ئەخینە گوتی چوم هەر عەرەبیشی نازانی هەتا فێرە عەرەبی بوو ئەوجە مامۆستا گوتی پێی گوتم بخوینەوە بەسڕە بوو هەر یەکە و مەقتەعەکێ خوێندەوە گوتی گوتم نازانم گوتی ناڵێم شەڕحکە ئەڵێم بخوینەوە گوتی مامۆستا نازانم گوتی هەر یەک ڕستە بخوینەوە گوتی نازانم مامۆستا لەو کات نەیشکاندەوە و بانجی کرد گوتی وەرە دوای دەرسێ وەرە شعبە گوتی لێ پرسیم لۆ نازانی توڵام لە هەولێری هاتیمە ئینگلیزیشم نەخیندە بەم نوعی حرف حرف ئەزانمەوە ئەی ئەوە بەس نازانم کەلیمە کو لێک ئەدرێک و کەلیمە ئەخوێندرێتەوە نازانم گوتی باش کوڕم هەموو ڕۆژێ چارێک سەعات وەرە لە هەموو ڕۆژ چارێک سەعات گوتی دوای دەرس ئەچوومە لای فێرە ئینگلیزی بوو بە 3 مانجی کەتە سەرخەتی خوێندن و ئەوانە و الحەمدولله ئینگلیزەکە ینی ئایلتسی کرد 8.5 وەرگرت ینی بەو ئاخیران کاتێکە لە تورکیا بە ئینگلیزی ئەیخوێند وەرگیرا لەوێندەرێ نامە چلۆ مامۆستای خۆی نارد هەر تەواصلی هەر لەگەرە هەتا ئێستاش گوتی مامۆستا سوپاس دەکەم ئێستا بەکەلۆریۆز بە ئینگلیزی ئەخینم ئەوە لە ئەسەری ئەوەی بوو کە ئەتوو ئەمنت نەشکاندەوە و تەشجیعت کرد کە ئیمتیحانی ئایلتسی کرد نامەی لۆ ناردەوە مامۆستا من هەتا ئێستاوە ئینگلیزی ئەوە دەرەجەم ئەوها بەس ئەوە ئەسەری تو بوو کە ئەمن چەند خۆشە جێ دەستت ئاوها دێ چەند خۆشە تەڵەبەیەک لە زیاتی ئەوەی ئێستاوە بیشکاند باوە لەوانە بوو بە حیاتی ئێستاش هەر نەزان دوو کەلیمە ئینگلیزی قسە بکە بە چووکە تەشجیعی کرد نەیشکاندەوە لەگەڵی بوو فێری کرد هانیدا بزانت ژیانی ئەو تەڵەبەی چۆن گۆڕە لۆیە ئەرکتان قورسە بەڕاستی وەکو ئەرچی مامۆستایەتی مەسئولیەتە بەرپرسیارەتیە مامۆستا بەسەوە نییە تو بچێ مەکتەبێ و بچێ شعبەی و ئاوها ئەوهانە دانیشە و هەڵسە و نازانم چی بکە و بخوینەوە ئیمتیحان بکە و ئەوێ ئەتوو بەرپرسی لە ئایندەی ئەو منداڵانە ڕۆژی چەند سەعاتێک لە بەردەستی تونە ئەتوو وا ئەکەی کە بەرەو پێش بچن ئەتوو وا ئەکەی کە هان بدرێن ئەتوو وا ئەکەی کە دەرسیان پێخۆش بی ئەتوو وا ئەکەی کە تەشجیع بن لۆیە ئومێد دەکەم ئینشاءڵڵا ینی
هەمومان بتوانین ئەو ئایندێ باشە لە بۆ داهاتوو منداڵانمان دروست بکەین. ئێستا ئەگەر بینەوە سەر ترافیک لایتەکە چ شتێک سوورە واز دەینین؟ بەڵێ. جوانە، دەست خۆش. هاندان زیاتر بکەیت. بەڵێ ئەوەی بەڕێزەی لاتەنی. بەڵێ هەرسێک. جوانە، دەست خۆش. بەڵێ جوانە، دەست خۆش، سپاس. جوانە، دەست خۆش، سپاس. کەسێک بەڕێ بەڕێز. جوانە، دەست خۆش. بەڵێ جوانە، سپاس، مەمنون. بەڵێ بەڕێز. دەست خۆش، سپاس. کەسێشتر ئەگەر باش ئەو هاندانە دووبارە ئەەکەمەوە ئەگەر بیبەستینەوە بە ئەرچی مامۆستایەتی وەکو گوتمان مامۆستا بەرپرسیارە، مامۆستا قائیدەیە، لیدەرە، سەرکردەیە لەو شوعبەی خۆی. ئەو سەرکردایەتەیەکەی سبەی دووس بەی ئەسەری دەرسەکانی تو بەس فیزیا و کیمیا و بیرکاری و کۆمەڵایەتی و ئینگلیزی و کوردی و نازانم چی و ئەوانە نییە. ئەتو ئەسەرەکی نەفسی لەسەر ئەو منداڵی بەجێ دێڵی. ئەو منداڵە لەوانەیە هەتا مردن ئەتووی بەبیربی بە باش یا بە خراپ. ئومێ دەکەم ئینشاءڵڵا ئەسەرەکی باش بەجێ بێرین و بە باشە لە خەیاڵی نەوەکانی داهاتوومان بین. زۆر سپاسی جێگرتنتانەکەم. زۆر سپاسی مامۆستا ڕۆژان کاکامانجەکەم کە ئەو دەرفەتەیان ڕەخساند. ینی ئومێ دەکەم ئینشاءڵڵا مامۆستای داهاتووی زۆر سەرکەوتوو بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. زۆر سپاس.